زیاتر لە 2000 ماڵ لەم ناوچەیە نیشتەجێن. ئێرە کۆمەڵگەی خاڵخاڵانە کۆتا سنووری جوگرافی کەرکووک و هاوسنووری ناحیەی تەقتەق و پارێزگای هەولێر و پارێزگای سلێمانیشە. داواکاریەکی جەماوەری دانیشتوانی سنوورەکە بە ناحێکردنی خاڵخاڵانە. پرسیار لە هەر کەسێکی نێو ئەم بازاڕە بکەیت داوای بە ناحێکردن دەکات. هەموو دایرەکانی حکوومەتی لێرە هەیەەوە ئیش و کاری خۆیان جێبەجێەکەن، بەڵام کێشەیەمەوە یارە کۆمەلگای ئەمە وەک دانیشتوانی ئەم ناوچێمانێت بێت بە ناحیە. ئەگەر بکرێ و هەوڵ و هیمەتی حکوومەتی هەرێم و ئیدارەی کەرکووک و دام و دەستگاکانی ئەم ناوچەیە ئەگە بتوان کارێکی وا بکەن بەڕاستی جێگای دەستخۆشیە بۆ ئەم سنوورە. من لێرە کاسبکارم بێتە ناحیە قەلەبارەترە بێ خۆی ئێستا هاوینان ناوچەیەکی گەشتیاریە ڕوونی زیاتر کە هاوینە ناوچەی گەشتیارێکە بۆ ناحیە گەورەتر بشتی جوانتری لێ دەکرێت گەشتیاری زیاتر دێ بکرێتە ناحیە بۆ ئێمە خانزادەوە بۆ خەڵکەش خانزاد هەتا بۆ حکوومەتش خانزادی دەبێت. ژمارەیەک لە دانیشتوانی خاڵخاڵان یاداشتێکیان داوەتە دام و دەستگاکانی سنوورەکەیان تاوەکو هەوڵی بە ناحێکردنی بدرێت. بەڕێوەبەری شارەوانی خاڵخاڵانیش لە ڕێگەی کورسات نیوزەوە داوا لە هەردوو حکوومەتی هەرێم و بەغدا دەکات بەدەم داواکاری خەڵکی ناوچەکەەوە بێن. لە ڕووی ئیداریەوە سەر بە پارێزگای کەرکووکە هەم لە ڕووی جوگرافیەشەوە سەر بە پارێزگای کەرکووکە، بەڵام کۆمەڵ ئێدام و دەستگای حکوومەت هەیە لە سنوورەکە سەر بە وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانن بۆ ئەوەی ئەم دوو جیاوازیە نەمێنێ لە خوارەوە بۆ هاوڵاتیان. کۆمەڵی هاوڵاتی یاداشتیان پێشکەش کردووە بۆ ئەوەی ئێرە بکرێتە ناحیە. ئێمەش لەم ڕوانگەیەوە لە ڕوانگەی هەستکردن بە پرسیارەتیەوە داوا لە سەرجەم نوێنەرانی کەرکووکەکەین لە پەرلەمانی عێراق بەدەنگ داواکاری هاونیشتیمانیانەوە بێن. کۆمەڵگەی خاڵخاڵان لە ڕووی ئیدارەوە سەر بە پارێزگای کەرکووکە 6 دام و دەستگای ئەمنی و خزمەتگوزاری لێرەدا کار دەکەن کە زۆرینەیان سەر بە هەرێمی کوردستانن. دەگوند لە سنووری کۆمەڵگەکەن و هاوسنووری هەردوو پارێزگای هەولێر و سلێمانیشە. کارۆن محەممەد کورسات نیوز کۆمەڵگەی خاڵخاڵان.